ئێمە ئەمڕۆ تا بەیانی وەزارەتی ئەنجومەنی وەزارەتی تەندروستی کۆبوونەوەکە و لە کۆبوونەوەکە داتاکان هەموو یەخرێنە ڕوو و گفتوگۆیەکی زانستی لەسەر ئەکرێت لێوە بڕیاری لێدەین سەبارەت بەوەی کە قەدەغەی هاتوچۆڵ گیرێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی پێمان باش نییە بە هیچ شێوەیەک لە کاتی ئێستادا قەدەغەی هاتوچۆڵ گیرێ بەڵکو ئەکرێت حکوومەت میکانیزمی نوێ بە چاودێری وەزارەتی تەندروستی دابنێ بۆ شوێنانەی کە گرنگن و قۆناغ بە قۆناغ ژیان دەست پێ بکاتەوە نەک هەڵگرتنی قەدەغەکردنی هاتوچۆ چووکە چینەوە خاڵی سفر بەڕاستی تەسەوڕەکەم 20 ڕۆژ بۆ مانگێکمان بوێ بەڕاستی بۆی بە تەواوەتی کێوماڵی شوێنەکان بکەین و پشکنین بۆ زۆربەی شوێنەکان ئەنجام بدەین لە 20 ڕۆژ زیاترمانەوەیە ئێمە قەدەغەی هاتوچۆ شتێکە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆیە ئێمە ڕێنمایی خۆمان و پێشنیاری خۆمانەیەن بەوان بەڵام بەدڵنیاییەوە قەدەغەی هاتوچۆ پێویستەکە نەشکێنرێت و پێویستەکە چەند شوێنێگەیە بە هیچ شێوەیە جارێ نەکرێنەوە و ئەگەر ئاسانکاریش بکرێت تەنها بۆ شتانەی کە پەیوەندیان بە ژیانی خەڵکەوەیە و زۆر زۆر زەڕورن گیران ناوێت بکرێت ئەویش لەژێر ڕێنمایی تەندروستیە